دوای تێپەڕبوونی 7 ساڵ بەسەر کۆنگرەی سێمی یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەرکردایەتی و کادران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دووڕیانی بەستنی کۆنگرەی یەکێتیەکەیاندا لە چاوەڕوانیدان. پێشمەرگەدەری نەدانەبراوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە پشکی شێریان لە خەبات و قوربانیدانی حیزبەکەیان بەردەکەوێت هەموو بە یەکدەنگ لە سەرمەزاری سەرۆک مام جەلال بۆ ڕزگارکردنی یەکێتیەکان لەم دۆخە چەقبستووی ئێستا پێیدا تێپەڕ دەبێت داوای بەستنی کۆنگرە دەکەن. ئێمە بە تاکید وەک کۆمەڵی پێشمەرگەدەرینەکان تا سەر ئێسقانمان تا خڵۆبێ خوێنمان تاوێ پارێزەری سەبکە گوڵەکەین بۆیە داوا لە هەموو تێکۆشەرانی یەکێتیەکەین بە ژیانی یەکێتیانەوە چۆن مام هەموو جارێ دووپاتێکردەوە یەشێتی ناو یەشێتی ئێمە وەکو کۆمەڵی پێشمەرگەدێنەکان یەشێتی ناو یەشێتیمانەوێ بۆیە داوای کۆنگرێکی پاک و بێگەر ریژەکەین بە زووترین کات کۆمیتەی سەرکردایەتی بکەوێتە خۆی کاتێک دیاریکا بۆ کۆنگرا بەڵام کۆنگرێک نابۆ هەڵۆشاندن کۆنگرێک بۆ ڕێخستنەوەی ماڵی یەشێتی کۆنگرێک بۆ لێکترازاندن نا کۆنگرێک بۆ یەکگرتن. پێشمەرگەدەرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕابردوو پێکەوە خەباتیان کرد بۆ ڕێگەی ڕزگاری و دیموکراسی کوردستانەکەیان ئێستاش بە یەکدەنگ داوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن پێکەوە کار بکەن لە پێناو یەکڕێزی و پاراستنی یەکێتی ناو یەکێتی و درێژەدان بە ڕێبازی چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلال. یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچی ضرورەتە هەرچی زۆر کۆنگرە بکرێ لە ئێستادا باشترین چارەسەر بۆ ئەوەی یەکێتی لەم دۆخە دەرچێت بەستنی کۆنگرێ بەستنی کۆنگرێکی شەفافی ڕێک و پێک بێت تەزویرات و بێک و غەل و غەش لەبەرەوەی سەرکردایەتی یەکێتی ئەوە ماوەیەک شە بڕیاری ئەویاندا بەڵام تا ئێستا خاوخلیشکن لە ئیشەکە هەستەکەم هیچ جوڵەیەکیان نییە حەقە سەرکردایەتی یەکێتی تۆزێ بجوڵێت کۆنگرە هەموو برینەکان چارەسەرەکە بەڕاستی کۆنگرەیە پێشوەخت بوەستن تا بتوانن یەکێتی لە مەخمەسە و لەم تەنگ و چەڵەمە نجات بدەن. جاگوناحە ئەو یەکێتە گەورەی ئەو یەکێتە مەزنەی ئەو هەموو شەیدانە حەفلە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لەو ڕێبازەی جەنابی مام جەلال شەهید بوون ینی شوورەیە خوێنی ئەوانە بەفیڕۆ بڕوە. لە ئێستادا بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئومێدی تاکبەتاکی کادران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ دووبارە نوێبوونەوە و بنیاندانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەواوکردنی ئەو ئەرکە نیشتیمانەی کە لەم خۆناغە هەستیارەدا بەبێ بوونی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەستەما تێپەڕێنرێت. هێش و ئەحمەد، کورسات نیوز، سلێمانی.